5 نۆڤەمبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتانە. لە ساڵەکانی 60ەکاندا سێ خوشک بە ناوی بە خوشکانی میرانباڵ ناسراون لەلایەن دەسەڵاتدارانی ئەو کاتە و تونوتیژی دەسەڵاتدارانی ئەو کاتە و تونوتیژیان دەکرێتە سەر و دەکوژرێن بە هۆکاری ئەوەی کە داوای مافەکانی خۆیان و هاوسەرەکانیان کردووە. لەو ڕووداوە بە هەوڵ و تێکۆشانی ئافرەتان لە هەموو جیهاندا بڕیاردرا لەلایەن کۆمەڵی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1990 25 نۆڤەمبەر وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان ناساند. لە هەڵمەتێکی گشتگیری 16 ڕۆژەدا ساڵانە چالەکاوانانی بواری ئافرەتان و ژنان و مافەکانی مرۆڤ و پیاوانی یەکسانی خواز و ڕۆشنبیر لە جیهانە چالاکی ئەنجام دەدەن کە دوایینیان هەوڵدانە بۆ هەموارکردنەوەی یاسای باری کەسێتی 1970 ساڵی 1959 وەکو هاوسەرگیری خوارد تەمەنی یاسایی و پێشێلکردنی ئافرەتان لە هەموو مافەکانی گرێبەستی هاوسەرگیری کە ئەمەش پێشێلکاری مافەکانی مرۆڤە و زیانێکی زۆری هەیە و دواڕۆژی کچان تەناندە خێزانەکانش ئەخاتە مەترسیەوە و هۆکارێکی سەرەکی تونوتیژی بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیە کاریگەری خستۆتە سەر دەرونی مرۆڤەکان پیاوسالاری باڵی بەسەر جەم کایەکان و بوارەکانی کۆمەلگادا گرتووە. هەروەها سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندرن بۆ بەرزبوونەوەی حاڵەتەکانی تونوتیژی. بەداخەوە هەندێک لە خێزانەکان تا ئێستاش ڕێگرن لە بەدەستهێنانی مافەکانی ئافرەتان و بەشداریان لە بواری سیاسی و ئابووری و کارکردندا. هەرچەندە لە هەرێمی کوردستان یاسابوونی هەیە بەڵام بەداخەوە لە ڕووی جێبەجێکردنەوە تا ئێستا لە بەرژەوەندی ئافرەتان نەبووە. هەروەها بوونی چەکی بێمۆڵەت و بەشێکی ترە لە تاوانەکان بۆ ئەو مەترسێکی گەورە لەسەر مرۆڤایەتی بە تایبەت ژیانی ئافرەتان. بۆیە داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەین بە ئەرکی سەرشانیان هەستن. یەکەم هەوڵ بدەن بۆ نەهێشتنی تونوتیژی و بە سزاگەیاندنی تاوانباران. دووەم بایەخدان بە نەهێشتنی جیاوازی ڕێگەزی لە نێو سەرجەم دەم و دەستگاکاندا بە تایبەت بواری پەروەردە. سێهەم ڕێگرتن لە بەکارهێنانی چەکی بێمۆڵەت. چوارەم قەرەبووکردنەوەی ئافرەتان لە ڕووی جەستەیی و دەرونیەوە. ئێمە لە کۆمەڵی ئافرەتانی کوردستان هەمیشە کار دەکەین بۆ هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا لە ڕێگەی کۆڕ و سیمینارەکانەوە و پێشکەشکردنی پرۆژەی جۆراوجۆر